بەڕێز سێرگی مارکۆڤ ڕاوێژکاری پێشووی سەرۆکی رووسیا لە مۆسکۆوە لەگەڵمە. دوای تێپەڕبوونی 4 ساڵ بەسەرم جەنگە ئایا هیچ هیوایەک هەیە بۆ ڕاگەیاندنی ئاگربەست بە تایبەتی ئەگەر رووسیا دەست پێشخەری ئەم بابەتە بکات؟ هیچ چانسێک نییە بۆ ئاگربەست. ئێمە دەبێت لە لۆژیکی رووسیا تێبگەین. رووسیا داوای کردووە کە یخود 2000 واژوو لەسەر ئاگربەست کردووە لەگەڵ ڕژێمی ئۆکرانیا کاتێک کە بریتانیا و ئەڵمانیا و وڵاتانی دیکەش لە 2000 ئاگربەستەکەی مینسک و هەروەها لە ساڵی 2015 پێشتر کە ئەمڕۆ داواتێتە پێشەوە. ئێمە شتێکمان هەیە، ڕژێمی ئۆکرانیا هەوڵی بە سەربازگەکردنی بەشێک لە ناوچەکان دەدات. ڕژێمی ئۆکرانیا هەوڵی دروستکردنی بابڕین فۆبیای رووسیا دەدات. ئەو وێنەیە دروست کردووە کە رووسیا وەکو هۆڤێک نیشان بدات. باشە و ئەو خۆی لە چەندی چاوپێکەوتنیدا سەرۆکی ئۆکرانیا باسی لەم بابەتە کردووە دەخود ئەوان نایەنەوێت ئەگەر بێت و رووسیا ئاگربەست بکە بەو واتایدت کە سوپای ئۆکرانیا پارەی زیاتری دەست دەکەوێت، کاتی زیاتری دەست دەکەوێت، شانسی زیاتری دەست دەکەوێت بۆ ئەوەی جارێکی دیکە خۆیان ئامادە بکەنەوە بۆ شەڕ و بۆ جەنگ. باشە کەواتە ئەگەر رووسیا ئاگربەستی ناوێ کەواتەم جەنگە تاکەی بەردەوام دەبێت. ئامانجە گشتگیرەکانی رووسیا لە بەردەوامی جەنگ لەگەڵ ئۆکرانیا چییە؟ ئەم جەنگە دەکرێت 10 ساڵی دیکەش بەردەوام بێ. ڕوون نییە بەڕاستی ئەم شەڕە دەکرێت درێژە بکرێت بەلایانی کەم 10 ساڵی دیکە. ئەم شەڕە لە نێوان رووسیا و ئۆکرانیا شەڕێکە ڕاستەکەی لە دژی رووسیایە، لە دژی ئۆکراینە. ڕژێمی ئۆکرانیا ڕژێمێکە بە مەبەست ئەو کارە دەکا و رووسیا داوای شتێکی زۆر سادە دەکات، دیموکراسی بۆ ئۆکرانیا بەو شێوازەی کە پێویستە هەبێ بەپێی ئەو ڕێکەوتنەی کراوە کە لە 92 تاکو ساڵی 2014 رووسیا دیدگاکەی ڕوونەکەواتە دیموکراسیەت واتە ئەوەیە تۆ واشنگتن نەبی، واتە تۆ پاریس نەبی، تۆ بەرلین نەبی، تۆ لە ژێر دەستی ئەواندا نەبی، بەڵکو دەبێت سیاسەتێکی ئۆکرانیانە هەبێ. خەڵکی ئۆکرانیا توانای ئەو دەربڕینە ئازادانیان هەبێت کە حکوومەتی خۆیان حکوومەتێکی ئۆکرانی هەڵبژێرن. ڕەنگە ئێوەش بزانن کە ئەو بەشێک لەو وڵاتانە چەندین وڵاتن کە ئەو پێشنیازی رووسیان پێگەیشتووە کە دەزانن رووسیا لەگەڵ ئەو بابەتەدایە، رووسیا لەگەڵ ئەوەدایە کە ئەو جەنگە بوەستێەوە جگە لەگەڵ ئەوەشدا، بەڵام ئەو ڕژێمە پرۆکسیی ئۆکرانیا لەگەڵ ئەم بابەتەدا نییە، ناوێ شەڕەکە بوەستێت. باشە بەڕێز سێرگی، رووسیا لە 20 خاکی ئۆکرانیای کۆنتترۆل کردووە. دەشڵێیت کە رووسیا داوا دەکاتم شەڕە بوەستێت بەڵام مەرجی هەیە. مەرجەکانی رووسیا بۆ وەستاندنی شەڕ چییە؟ ئایا لەو 20 کە ئێستا رووسیا کۆنتترۆلی کردووە ئەوێ زیاتر بەرەو پێشەوە بچێت یا ئامانجی بەدیهێنانی دموکراسی لە ناوچەکەدا بەگشتی ئامانجە گشتگیرەکانی رووسیا چۆن دەبینیتەوە؟ دەبێ ئەوان ئەم 20 لەبیر بکەن بەر لە هەموو شتێک، دەبێت دەستبەرداری ببن. ئەمە بابەتێکە کۆتایی پێهاتوە. رووسیا ئامادەنیە دەستبەرداری ئەو ناوچانە ببێت، ئەمە بابەتێکە کۆتایی پێهاتێ. پرۆپاگەندەی سەربازی ئۆکرانیا
ئەو تاوانبارانەی ئەوروپا کە دەیانەوێ ئەم جەنگە بە شێوازێکی دیکە نیشان بدەن دەیانەوێ وانیشان بدەن کە رووسیا لە پێناو خاک شەڕ دەکا بابەتی سەدا 20 دێنە پێشەوە بەڵام بابەتەکە بەو شێوەیە رووسیا لە پێناو خاک شەڕ ناکە رووسیا لە پێناو ئازادی شەڕ دەکا لە پێناو ئازادی خەڵکی رووسیا و خەڵکی ئۆکرانیا شەڕ دەکات ئەوان ئەو ئۆکرانیە تاوانبارانە ئەو ڕژێمە تۆمەت تاوانبارە کە دەیەوێت وێنەی رووسیا ناشرین بکە دەیەوێت وای نیشان بدات کە رووسیا لە پێناو خاک لە پێناو ئەو سەدا 20 شەڕ دەکات لە ڕاستیدا رووسیا لە پێناو دیموکراسیەت شەڕ دەکات لە پێناو ئۆکرانیەکان شەڕ دەکات نەک لە پێناو ڕژێمێکی پرۆخۆر ئاوایی کە شەڕی ئەوان دەکات و نوێنەرایەتی ئەوان دەکات باشە بەڵام ئامانجی سەرەکی رووسیا و مەرجی رووسیا هەڵوێستی ئەمریکا وڵاتانی ئەوروپا بە نسبەتم جەنگەی کە لە نێوان رووسیا و ئۆکرانیا 4 ساڵە بەردەوامە جیاوازە بڕیارەکە کۆمەڵێک سزای دیکە لەلایەن ئەوروپا بەسەر رووسیا بسەپێنرێت ئەگەر بەردەوام بێت لە شەڕدژی ئۆکرانیا هەڵوێستی رووسیا لەم بەرامبەر ئەم کاردانەوانەی ئەوروپا و ئەمریکا چی دەبێت ئایا هاوپەیمانەتی نێوانە وڵاتانە چۆن لێک دەدەنەوە سزای زیاتر بەڵام رووسیا بەمەڕاتەوە دەزانێت چۆن ماملە لەگەڵ ئەم دۆخەدا بکات ئۆکرانیەکان وەکو وڵاتێکی ئازاد بوونی نییە وڵاتێکی نیو کۆلۆنالیە داگیرکراوە لەلایەن وڵاتانی خۆر ئاواوە ئەمە دوژمنکاری خۆر ئاوایە لە بەرامبەر رووسیا دوژمنکاری ئەوانە هەمان ئەو شەڕەیە کە لە سەدەی 20دا هەبووە ئێستا بەرامبەر رووسیا دووبارەی دەکەنەوە ئەوەی پۆناپارت کردی ئەوەی هتلەر کردوێتی هەمان ئەو کارەیە کە ئەوان ئێستا دووبارەی دەکەنەوە و ئەوان دەیانەوێت بە سەرکردایەتی وڵاتانی ئەوروپا هەمان ڕێکار بەرامبەر رووسیا دووبارە بکەنەوە هەمان ناپلیۆن بەڵام رووسیا لە کۆتایی دەدەیبات زۆر باشە بەڕێز سەرگێمەوە پرسیارێکی دیکەتان لێ بکەم جیاواز لە شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا پەیوەست بە دۆخی سووریا و ڕۆژاوای کوردستانەوە هەڵوێستی رووسیا لەبارەی ئەم ڕووداوانەی کە لە سووریا ڕوودەدەن چییە؟ رووسیا لەگەڵ ئاشتەواییدایە لەگەڵ ئەوەدایە کە حکوومەتی سووریا ئەرکی خۆی بەباشی جێبەجێ بکات بۆ پشتیوانی ئاشتەوای ناوچەکەدا کردووە و دەزانێت کە ڕزگاربوون لە کۆلۆنیالیزم پرسێک ئێستا کە حکوومەتێک گۆڕاوە حکوومەت دەیەوێت پەیوەندێکی باشی لەگەڵ حکوومەتی سووریا هەبێ رووسیا دەوێت پەیوەندێک باشی لەگەڵ سووریا هەبێ و هەروەها ئەوەی پێویستە ببن کە سەربازەکانی رووسیا لەوێوە ئەمە پرسێکە و هەنگاوێکە پەیوەست بە ئاسایشی رووسیا لە باکووری ئەفریقیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم قسەیە لەگەڵ وڵاتانی باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کراوە پێویستە بە پاراستنی ئاسایش و سەقامگیری ناوچەکە و رووسیا دەیەوێت یارمەتی حکوومەتی سووریا بدا لە ڕووی ئابووریەوە و دەیەوێت پشتیوانیان بکە و رووسیا دەیەوێت حکوومەتی سووریا لە ڕێگەی سیاسیەوە کێشەکان چارەسەر بکاتووە شورای سیاسیش پێشکەش دەکات بە حکوومەتی سووریا هەموو ئاینە جیاوازەکان پێکاتە جیاوازەکان لەبەرەوەی سووریا وڵاتێکی فرە پێکاتەیە دەبێ حکوومەتی سووریا بزانێت و پەیوەندی چۆن پەیوەندی ڕاست و دروست لەگەڵ ئەو پێکاتانە بینیاد دەنێەوە چۆن مامەڵەیان لەگەڵ دەکات ئەمە سیاسەتی رووسیا یەکێکە لە باشترین ئەزمونەکانی رووسیاش من پێم وایە لە سووریا لە مامەڵەکردن لەگەڵ پێکاتە و ئاینزاکان و رووسیا وەکو گوتم ئامادەیە بە یارمەتیدان و بە هەمان شێوە ئێمە دەمانەوێت یارمەتیدەری زیاتر بین زۆر باش لە ئاسایشی ناوچەکە و لە باشترکردنی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل لەبەرەوەی لەوێش کێشە هەیە
و ڕەنگە کێشەی گەورەتر دروست بێ لە نێوان ئیسرائیل و حکوومەتی سووریا بۆ ئێمە دەمانەوەی یارمەتی دەربین لەوەی ئەو کێشەیەش چارەسەر بکەین بۆ هەردوو لا باش بێت. زۆر سپاس دەکەم بەڕێز سێرگی مارکۆڤ ڕاوێژکاری پێشووی سەرۆکی رووسیا لە مۆسکۆ لەگەڵمان بووی. زۆر سپاس.